هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەڵبژاردنێکی گرنگ و چارەنووسسازە و دوای 10 ساڵ لە دواکەوتنی بەڕێوە دەچێت. یەکەمین خولی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە ساڵی 2005 و خولی دووەم لە ساڵی 2009 و خولی سێم لە ساڵی 2013 بەڕێوە چوو. هەرچی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە لە ساڵی 2005ەوە بەهۆی ناکۆکی لایەنەکان هەڵبژاردننی بۆ ئەنجام نەدراوە. وەک وەڵامدانەوەیەک بۆ داواکاری خۆپشاندەران لە ساڵی 2019 پەرلەمانی عێراق ئەنجومەنی پارێزگاکانی هەڵوەشاندەوە. دواتر دادگای فیدراڵی لە ساڵی 2021 هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکانی لەلایەن پەرلەمانەوە بە نادەستووری دانا. ڕایگەیان بەهۆی بەسەرچوونی ماوەی یاساییان ئەنجومەنی پارێزگاکان کارەکانیان ڕادەگیرێت. مێژووی دروستبوونی ئەنجومەنی پارێزگاکان پێش نووسینەوەی دەستووری عێراق یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ساڵی 2005 بەپێی یاسای ژمارە 71 بریمەر ئەنجام درا و پێکێنرا. دواتر لە کاتی نووسینەوەی دەستوور بە مادەیەکی دەستووری ڕۆڵ و دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان دیاری کرا. دەستووری عێراق دەسەڵاتی بەرفراوانی ئیداری و دارایی بە ئەنجومەنی پارێزگاکان داوە. لە بڕگەی دووەمی مادەی 122 داهاتووە ئەنجومەنەکان دەسەڵاتی بەڕێوەبردن و دارایی فراوانیان پێدەدرێت بە جۆرێک کە بتوانن کاروباری خۆیان بەڕێوە ببن بە گوێرەی بنەمای لە مەرکەزیەتی ئیداری و ئەوەش بە یاسا ڕێک دەخرێت. لە بڕگەی پێنجەمی مادەی 122دا ئاماژە بەوە کراوە ئەنجومەنی پارێزگا ناکەوێتە ژێر ڕکێف و چاودێری هیچ وەزارەت یان لایەنێکەوە کە پەیوەست دەبێت بە وەزارەتێکەوە و داراییەکی سربەخۆی خۆی هەیە. هەروەها دەستوور ڕێگە دەدات لە مادەی 123دا بە ڕادەستکردنی دەسەڵاتەکانی حکوومەتی فیدراڵی بۆ پارێزگاکان یان بە پێچەوانەوە بە ڕەزامەندی یاسایی هەردوو لایەن. لە هەمان کاتیشدا یاسای پارێزگاکان ژمارە 21 ساڵی 2008 ئەموارکراو لە مادەی 2دا دەسەڵاتی یاسادانان بە ئەنجومەنی پارێزگا دەدات بۆ یاسادانان بۆ بابەتە ناوخۆیەکانی پارێزگاکان. ئەرک و دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان یاسای پارێزگاکانی عێراق ژمارە 21 ساڵی 2008 هەموارکراو ئەم ئەرک و دەسەڵاتانەی بە ئەنجومەنی پارێزگاکان داوە. هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی، دوورخستنەوەی سەرۆکی ئەنجومەن یان جێگرەکەی، دەرکردنی یاسا و ڕێنمایی ناوخۆیی بۆ ڕێخستنی کاروباری کارگێڕی و دارایی بە شێوەیەک کە بتوانن کاروبارەکانیان بەپێی پرەنسیپی لا مەرکەزی کارگێڕی بەڕێوە ببن. ئامادەکردنی ڕەشنووسی بودجەی ئەنجومەن بۆ ئەوەی بخرێتە ناو بودجەی گشتی پارێزگا. چاودێریکردنی سەرجەم چالاکیەکانی دام و دەستگاکانی دەوڵەت لە پارێزگاکەدا. هەڵبژاردننی پارێزگار و دوو جێگرەکەی، لێپرسینەوە لە پارێزگار یان جێگرەکانی، پەسەندکردنی کاندیدانی پۆستە باڵاکان، پەسەندکردنی ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ بە زۆرینەی 2/3 بە پشتبەستن بە داوای پارێزگار.